بینەرانی کورسان نووس لە هەرکوێکن سڵاوتان لەبێ بیلاڕۆفم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەم. ڕوودا و پێشهاتە سیاسیەکان لە عێراق وەروەها جموجوڵە سیاسیەکان ڕۆژ بە ڕۆژ و سات بە سات فراوانتر و خێراترە بن. لە دواوەی 5 ڕۆژ لەمەوە پێش عەلی زەیدی لەلایەن چوارچێوەی هەمانگی شیعەکان ڕاست پێدا بۆ پێگەێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشێکی زۆر لە وڵاتانی ئەوروپا، بەریتانیا، فەڕەنسا، هەروەها لەسەر ئاستی گەورەتی وڵاتی دنیا ئەمریکا کە سەرۆکی ئەو وڵاتە بە تەلەفۆن قسەی لەگەڵ کرد پیرۆزبایان لێکرد پشتیوانی خۆیان بۆ عەلی زەیدی دووپات کردەوە. هەروەها لەسەر ئاستی ئیقلیمی وڵاتانی کەنداو لە پێشەمیانەوە قەتەر، ئیمارات، هەروەها سووریا، ئوردن و بە هەمان شێوە جەمسەرێکی دیکەی گرنگی هەرێمایەتی کەویش ئێرانە پیرۆزباییان لە عەلی زەیدی کرد و پشتیوانی خۆیان بۆ دووپات کردەوە و هەمووشیان لە نێو کەوانەیە کە ئەڵێن پشتیوانی پێگەێنانی حکوومەتێکین کە بتوانێت سەروەری عێراق بپارێزێت. ڕاستپاردنی عەلی زەیدی لە کاتێکدایە کە ناوخۆی عێراق ناکۆکی سیاسی توند هەیە و هەروەها لەسەر ئاستی ئیقلیمیش بەهۆی جەنگی ئەمریکا و ئیسرائیل و ئێران ئاڵۆزێکی توند لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە بە شێوازێک ڕەش و سپی جیابۆتەوە. کێ سەربەبەرەی ئێرانە، کێ سەربەبەرەی ئەمریکایە و هەروەها لەم نێوەندەشا عێراق کە بۆتە گۆڕەپانێکی سەرکی یەکلاکردنەوەی ململانەکان و تایبەت وەکو ڕێڕەوێکی گرنگی بەکارهێنانی ئاسمانی وڵاتەکەی لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە بەکاردێ، هەروەها بەرەی مقاومەش ئەوەی گروپە چەکدارانی کە خۆیان ناوناوە بەرەی مقاومە لە عێراقەوە هەڕەشەی توند لە ئەمریکا و ئیسرائیل و تەنانەت هاوپەیمانەکان و وڵاتانی کەنداویشەکەن بە ئاشکراڵێن بردومانی چەندین وڵاتی کەنداومان کرد. لەم نێوەندە کورد پێگەی چی ئەبێ لە پێگەێنانی حکوومەتی عێراق؟ لە دوای 2023 تاکو ئێستا سەرڕای ئەوەی کە کورد ڕۆڵی سەرەکیە بۆ لە نووسینەوەی دەستور و لە نێو پەرلەمانی ڕۆڵێکی کاریگەری هەبووە بۆ تێپەڕاندنی یاساکان، بەڵام کۆمەڵێک کێشە و گرفتی سەرەکی لە نێوان حکوومەتی بەغداد و هەولێر بوونی هەیە. دیارترینیان موچە و بودجە، مادەی 140، هێزی پێشمەرگە، سیاسەتی دەرەوە و هەروەها زۆر بابەتی دیکەش کە ئەمانە گرفتی گەورە لە نێوان هەردوو حکوومەتەکە. ئەمڕۆ عەلی زەیدی لە هەرێمی کوردستان بوو. لە سلێمانی لەگەڵ باڤڵ جا تاڵبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبووە، دیداریان هەبوو. باڤڵ تاڵبانی ئەڵێت پشتیوانی گەنجێکەکەین کە ڕاستپێدا بۆ پێگەێنانی حکوومەت ئەمە مای دڵخۆشیەمەیە و ئەژڵێ پشتیوانی تەواوەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە بۆ پێگەێنانی حکوومەتێک کە لەسەر بنەمای دەستوری عێراق و پاراستنی بەرژەوەندەکانی گەلی کورد لەگەڵ گەلی عێراق دروست بکرێت. هەر لە سلێمانی لەگەڵ جوڵانەوەی نەوەی نوێ هەروەها ڕەوتی هەڵوێست و پێش نیوەڕۆی ئەمڕۆژ لە هەولێر لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کۆبووە بۆ هەڵسەنگاندنی بارودۆخی پێگەێنانی حکوومەتی عێراق و پێگەی کورد و ڕۆڵی هێزە سیاسیەکان لە ئایندەی 4 ساڵی حکومڕانی لە عێراق لەگەڵ بەڕێز ڕابیحە حەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆک. ڕابیحان سڵاو لێبێ. بەڕێوەچوونی پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق کرێ بڵین ئایندەیەکێ بێ ئەوەی کە ئەوترێ ئایا عەلی زەیدی سەرکەوتوو بێ لە پێگەێنانی حکوومەت؟ بەڵێ بەم هەنگاوانی کە لێستەوە سیرکین؟ بەڵێ خۆی عێراق بەستراوە بە دەستور بۆیە لە کاتی هەڵبژاردنە وەک هەرێمی کوردستان نیە ئازاد بی لە درێژکردنەوەی ماوەی حکوومەت یاخود پەرلەمان یان پێک نەهێنانی حکوومەت وەکو ئەوەی کە بەرەو 2 ساڵ دەچی هەڵبژاردن کراوە بەڵام تا ئێستا حکوومەت پێک نەهێنراوە، بەڵکو عێراق لە ئێستادا ئەو حکوومەتی هەیە حکوومەتی کاربەڕێکەرە چکە پابندە بە دەستور ڕێگە نادا کە لە ماوەی خۆی زیاتر هەڵبژاردن دوا بکەوێت. دوای هەڵبژاردنیش هەنگاوەکانی تری پێکێنانی حکوومەت لە هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن نوێنەران و دوای ئەوە هەڵبژاردننی سەرۆک کۆماری عێراق و پاشەوە تەکلیفکردنی گەورەترین کوتلەی پەرلەمانی بۆ پێکێنانی کابینەی ویزاری. ئەمە هەنگاوەکان چۆ بواری جێبەجێکردنەوە. دوا هەنگاو کە ئەوە بوو بەڕێز عەلی زەیدی لەلایەن چوارچێوەی هەمانجی کە بە کۆدەنجی لەسەرکرا بۆ وەک کاندیدی داهاتوو بۆ پێکەنانی کابینەی ویزاری داهاتوو، دوای ئەوە سەردانی بەڕێز سەرۆک کۆماریان کرد، ئەم ناوەیان پێشکەش کرد لە هەمان کاتیشدا بەڕێز سەرۆک کۆماری نەزار ئامێدی
بە شێوێکی فەرمی بەڕێز عەلی زەیدی تەکلیف کرد بۆ پێکەنانی حکوومەت. پێکەنانی کابینەکە خۆی لە دەستوردا 1 مانگ مۆڵەتی پێداوە کە 28 مانگ تەکلیف کرا دەگاتە بەڵێ دەگاتە 28 مانگیش 27 مانگ جێژنی قوربانە احتیمالە بەهۆی جێژنەوە چەند ڕۆژێک عوتڵەیە ئەوەشیان باوەڕ ناکەم احتیمالە لە پێش ئەوەشەوە لە پێش جێژنە حکوومەتەکە دەنجی لەسەر بدرێت چونکە ئەوەی سەرەکی بوو چوارچەوەی هەمانجی کە لە 12 سەرکردە پێکهاتیە بە کۆی دەنگ بربژێرەکەیان کاندید کردیە و لایەنەکانی هەموو ئەندامەکان لەسەری متتەفق بوون ئەوەش بوو کە بۆ پاڵپشتی یاوەری بەڕێزیان کرد بۆ لای بەڕێز سەرۆک کۆماری عێراق لە کاتی تەکلیفکردنی بە شێوەیەکی فەرمی بڵاوکرابوو کە نۆک ئەندامیان ئیمزان کرد ئەمە لە سەرەتادا ئەم ئامادە نەبوو هەر لە کۆبوونەوەکە ئامادە نەبوو بەڵام بڕوام هەر لە گەریتی ئەویش لە گەریتی بۆ ئەگەر نۆش بێ کەم نییە ئەگەر نۆش بێ کەم نییە و لە هەمان کاتیش دەلایەنە کوردیەکانیش هەمویان پاڵپشتی خۆیان دەربڕی هەر لە ئەوەل ڕۆژیشەوە پاڵپشتییان دەربڕی بۆ پێکەنانی ئەم کابینەیە کورد لە هەوڵەکانی عەلی زەیدیا لە چه ئاستێکایە و پێ دوایە لە پێکەنانی حکوومەتی ئایندەیە کورد ڕۆڵێکی کاریگەری ئەبێ بەدڵنیاییەوە کورد چونکە خۆی لە سەرەتای پرۆسەی سیاسی نوێ لە عێراقی نوێدا ڕۆڵی باڵای هەبووە لە نووسینەوەی دەستورە لە بەسەرۆکایەتی بەڕێز مامجەلال ئەو کاتە ڕۆحی شاد بێ کە توانی مافەڕاوەکانی گەلی کورد لە دەستور وە بە سەرکردە سیاسەکانی تریشکە لەگەڵیدا بوون مافەڕاوەکانی گەلی کورد لە چوارچێوی دەستوری عێراق جێ بکاتەوە ئەم دەستورش دەستورێکی جامدە گۆڕانکاری لەم دەستورە زۆر قورس دەبێت زۆر جار لەوانەیە هەندێک قسەی وا دەکەن کە ئەڵێن دەستور دەگۆڕن و دژی هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی کەم دەکانەوە ئەوانە هیچی ڕاست نییە بەڵکو لە ڕووی یاساییەوە دەستوری عێراق دەستورێکی جامدە بە ئاسانی گۆڕانکاری تێدا ناکرێت چونکە یەکێک لە مادەکانی ئاماژە بەوە دەکە ئەگەر سێ پارێزگا لە پارێزگاکانی عێراق هەر هەموارێک بکرێ بە باشیان بە خراپ ڕەتی بکاتەوە ئەوە ئەو دەستورە نوێیەکە ناچێتە بواری جێبەجێکردن بە دڵنیای شێوە سێ پارێزگای هەرێمی کوردستان هەر گۆڕانکارێک لە دەستور بکرێ بە پێچوانی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان ڕەت دەکاتەوە بۆیە لە چوارچێوەی دەستوردا مافەڕاوەکانی گەلی کوردانی پێدانراوە بەڵام لە جێبەجێکردنا زۆربەی جار لەوانەیە تووشی گرفت دەبینەوە بەڵام ئەو گرفتانە هەندێک جار لەوانەیە بەغدا هۆکارە بە دڵنیاییەوە و هەندێک جاریش حکوومەتی هەرێمیش کەم تەرخەم دەبی لە هەندێک هەنگاونان بۆ ئەوەی چونکە ئێمە ئەگەر بێت و بگەڕینەوە بۆ دەستور دەبێت لە هەموو بابەتەکان بگەڕینەوە بۆ دەستور نابێ ئەو شتێ لە بەرژەوەندی مانە بگەڕینەوە بۆ دەستور ئاماژە بە دەستور بکەین بەڵام ئەو شتێ لە بەرژەوەندی ئێمە پشت لە دەستور بکەین کورد بە یەک پاکێج لەگەڵ عەلی زەیدی قساکە بە یەک پاکێج دەچێتە حکوومەتەوە تا ئێستا پێناچی بە یەک پاکێج بچین لەگەڵ حکوومەتی ئیتیحادی دانیشتین چونکە ئەگەر وا باە دەبایە پێشتر لایەنە سیاسیە کوردستانیەکان بەیەکەوە دانیشت باینایە وەرەقەیەکی هاوبەشی کار کە لە ناو بەرنامەی کاری حکوومەتی داهاتوو بکەینەوە بەیەکەوە ئامادە بکرابایە ئینجا ئەو کاتە دیدارەکانش بەیەکەوە ئەنجام درابێت نابێت لاوازی پێگەی کورد بە دڵنیاییەوە ئەگەر کورد بە یەک کوتلە لەگەڵ بەغدا دانیشت وایە لەگەڵ سەرۆکوەزیرانی نوێ و لایەنەکانی تری عێراقی گفتوگۆیان بکردبایە ئەوە بەهێزتر دەبوو بەڵام لە کۆتاییشدا بە بڕوای من بەرنامەی کاری یاخود داواکاری زۆربەی لایەنە سیاسیە کوردیەکان خاڵی هاوبەشی زۆری تێدا دەبی لە چوارچێوە ئەوە دەبی کە مافەڕەواکانی گەلی کورد ئەوەی لە دەستور هاتیە پارێزگاری لێ بکرێ و وەجێی بکرێتەوە لە ناو بەرنامەی کاری حکوومەت و مادەی 140 کە کەرکووک و خانەقین و ناوچە جێناکەکانی تر دەشتینەوەوە دەگرێتەوە هەنگاو بچێتە پێش بۆ جێبەجێکردنی و هەروەها هێزی پێشمەرگە لە پرچەکردن و لە موچیان هاوتای عێراق ئێمە و بابەتانە مەبەستمە پرسایی لەسەر بکەم بەڵام ئەمڕۆ عەلی زەیدی لەگەڵ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دیداری هەبوو وەک یەکێتی پاکێجێکتان هەیە بۆ حکوومەتی نوێ عێراق یان کۆمەڵێک خاڵتان هەیە داواکاری بێ ئەوەی گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان دائیمەن جەختی لەسەر دەکاتەوە ئەوەیە کە پابەندبوون بە دەستوری عێراق
چونکە مافەڕەواکانی گەلی کورد لەناو دەستورە جێکورایەتەوە و کە پابند بێ بە دەستور واتە پابند دەبێ بە جێبەجێکردنی مافەڕەواکانی گەلی کوردستان وە کۆتایی هاتن بەو کێشاڵ باسراوانەی کە لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستاندا هەیە ئەو گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە کە بووەتە هۆی قەیرانێکی ئابووری لە هەرێمی کوردستان کۆتایی پێبهێنرێت چونکە لە تقریبان لە ساڵی 2013ەوە تا ئێستاوە ئەبێتە 13 ساڵ هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی دارایی بووێتەوە واتە موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان موچە وەرناگرن یاخود ساڵانە موچەیەک دوو موچەیان دەفەوتێ ئەبێ کۆتایی بەوە بێت چکە تا کۆتایی بەوە ئەم کێشانە کۆتایی بەو کێشەیە بەدڵنیاییەوە ئەگەر ئیرادە هەبێ هەست بەویستێک ئەکەن لە بەغداد کە بێوێ ئەم کێشەیە چارەسەرکە خۆی هەموو جارێ ئەو هەستەمان کردیە کە هەر کەسێک دەبێتە سەرۆک وەزیران لە ناو بەرنامەی کارەکەی ئەگەر بیخوێنینەوە شتی جوانی ئاماژە پێکراوە بەڵام لە کاتی جێبەجێکردنە لەوانەیە ڕوبەڕووی قەیرانی تر دەبینەوە ینی شتی تر دێتە پێشەوە هەندێک جار مەسەن لە ساڵی 2014 و 15 ئەوانە کە داعش هات و ڕوبەڕووی داعش بوونەوە ئەوانە بوو دوای ئەوە نەوت سعری دابەزی پاشان هاتن لێرە هەرێمی کوردستان کە نەفت دەنێری پارەکەی تەسلیمی حکوومەتی اتحادی نەدەکرد کە ئەو کاتەوتیان ناکرێت ئێوە داهاتی هەرێمی کوردستان تەسلیمی عێراقش نەکەن و موچەش نەدەن و موچەش لە عێراق وەربگرین ئیخۆم لۆ خۆم لە ئیتوش دەخۆم ئەوەیان قبول نەبوو بەڵام ئێستا لەم کابینەیە بە هەوڵی سەرۆک بافڵ بەڕاستی بە هەوڵی سەرۆک بافڵ لەگەڵ بەڕێز سوودانی گەیشتە ڕێککەوتنێک کە هەردوو حکوومەت ئیمزایان کرد کە ئەوەی تا ئێستا بە بەردەوامی موچەی فەرمان بەراندێ بالمقابل هەرێمی کوردستان ڕۆژانە یعنی ماگانە 120 ملیار داهاتی ناوخۆت تەسلیم بە حکوومەتی اتحادی دەکا و 250,000 بەرمیل نەوتیش دەنێردرێتە دەرەوە لەوانە 50,000 بەرمیل نەوتیش بۆ پێداویستی ناوخۆ ئەمە بەڵام ئەمە پابندە بەوەی کە بە یاسای بودجە کاتیە یاسای بودجە لە کاتی پێکەنانی ئەم حکوومەتە نوێیە یەکەم هەنگاوی دەبی ئەوە یاسایخان جناب لە بەغا بوویت تەجروبەیەکی باشت هەیە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان و یەکێتیش لە بەغداد پێگەیەکی گرنگ و گەورەی هەیە بەدڵنیاییەوە بابەتی یاسای نەوت و گاز پرسی بودجە ماوەیەک ترەگە حکوومەت پێک بێ بێگومان مناقەشەی توندی لەسرە بێ مادەی 140 ئەمانە ئاسانن حەلکردنیان بە تێڕوانی لە وێنە گەورەکەی پێکاتی پەرلەمانی ئێستا و پێگەێنانی ئەم حکوومەتش بەم دۆخەی کە لە ناوچەکەش یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم خاڵانە لە ئەولەویەتی بەرنمەکەیدایە کە لەگەڵ ئەم کابینەی لە کاتی پێکەینانە و جێکردنەوەی لە ناو بەرنامەی کاری حکوومەتدایە و هەوڵی جددیش دەدەین بۆ جێبەجێکردنی چکە بینیشمان لە ڕابردوودا هەنگاوەکانی سەرۆک بافڵ و یەکێتی نیشتیمانی کوردستان بەگشتی بەتابێتی سەرۆک بافڵ لەگەڵ بەغدا و تازەکردنەوەی پەیوەندەکان لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان بە شیعە و بە سونەشەوە و هەوڵدان بۆ ئەوەی بتوانین مافەڕەواکانی گەلی کوردستان بپارێزین هەوڵەکان دڵخۆشکەر بووینە و دڵنیاشم لە داهاتوودا یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت ڕۆڵی کاریگەری خۆی ببینێ لە جێبەجێکردنی مادە دەستوریەکان و لە جێبەجێکردنی بەرنامەی کاری ئەم کابینەیە چکە بینیمان لە کاتی دەنگدان بۆ سەر و کۆمار کە زۆرینەی ڕەهای دوو لە سەرسەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران دەنجان بە بەڕێز نەزار ئامێدیدا کە بوو بە سەر و کۆماری عێراق ئەمە هەموو دەرەنجامی ئەو پەیوەندیە باشەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە سەرۆکاتی سەرۆک بافڵ لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان و بۆ بابەتی موچە و بودجە و سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان عێراقە و بەغدایە و بەدڵنیاییەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بڕوای وایە کە چارەسەری کێشەکانی گەلی کورد لە بەغدا چارەسەر دەکرێت نەک لە پایتەختی وڵاتانی تر جارەڵێن بەغداد تێڕوانێکی دوژمنانی هەیە بۆ هەرێمی کوردستان مەبەستێتی دەسەڵاتەکانی هەرێم لاواز بکە مەبەستێتی هەرێم لە قاڵب بە لە ڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی نێودەوڵەتی ئەم تێڕوانینە هەیە لە من ئەوە نابینم بەڕاستی من لە زۆر قۆناغی جیازیە لە بەغدا بوویمە یعنی لە قۆناغی خوێندن و پەرلەمانتاری و بەرپرسی مەڵبەندی بەغدا
بۆ شوێ خوێندنەوەی بۆ ناکەم یعنی دژمنکاران هەر لەوانەیە هەندێک کەسی پەرلەمانتارێک دێجاروێ قسەیەکی توندەکەیان کەسێک لە شارە قسەیەکی توندەکە بەس ئەو معنایەوە نییە یعنی سیاسەتەکە دژمنکارانە لەگەڵ هەرێمی کوردستان بەڵکو گەلی کوردستان و هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق و لە دەستوری شەمافە ڕەواکانی دانی پێدانراوە مادە دەستوریەکان ئاشکران دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستانیش دیاریکراوە بەڵام دەسەڵاتی حەسریش هەیە کە دەسەڵاتی ئیتیحادیە ئەبێ ئەم دەسەڵاتی ئیتیحادیە لەسەر هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێ بەڵام هەر کاتێک ئێمە ڕێگری بکەین لەوەی دەسەڵاتە حەسریەکان فدرالیەکان لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێ بە دڵنیاییەوە گرفت بە خۆشمان دروست دەکەین ئەوانیش ئەو کاتەم هەڵوێز دەنوێنن گرفت لەگەڵ هەرێمی کوردستان دروست دەکەن بەڵام ئەوە نابینم کە قسەی سیاسیەکی پێنەگەیشت و خوێنەوە ئێوە بۆ بکرێ کە سیاسەتێکی دژمنکارانەیە لەگەڵ هەرێمی بڕیارەکانی پەرلەمانی یاخود دادگای فیدراڵی یا هەندێک بڕیاری حکوومەت کە هەندێک جار خەڵکی ئاسایی هەرێمی کوردستان باجیە بۆنە دواکەوتنی موچە نەناردنی موچە لە کاتی کامە شەڕی دوو حکوومەتە ئەم تێڕوانی بەڵێ ئەزانی هەندێک بڕیارەکان دادگای فدرالی خۆ بڕیارەکانی کە دابیتی مەسەرەن ئەو بڕیارانەیدا لەسەر پەرلەمانی کوردستان و هەڵوشانەوەی کۆتاییەکان خۆ ئێمەش ئەومان دەوێ چونکە ناکرێت تۆ 11 کورسی کۆتا بدەی بەلایەنێکی سیاسی چێت هەیە هەنای بۆ ببەی ڕێی دەستوری وەرگری محکەمەی اتحادیە چونکە محکەمەی اتحادی ئەمە محکەمی هەموو عێراقە ئەبێ لە ڕێیەکە لەو وەرگیرێ ئەمانە خۆ بڕیاری خراپ نەبوو دوای چ بڕیارێکیدایە کە دژمنانێ لەگەڵ هەرێمی کوردستان ئەوی تر سکاڵا کراوە زۆر هەندێک نانێرێ 4 مانگ 5 مانگ موچە خۆی هەنگاوەکانی ناردنی موچە ئێمە دەزانین مانگانە بۆ ئەوە دووبارە دەکەینەوە دوا بکەوێ دەبێ مانگانە ئێمە پێشتر قائیمە دەنێردرێ دوای ئەوەی نیزام ڕاجع ئەو ئەوانە دەنێردرێ وەفدەکە دەچی زووتر بە ئامادەیکەن 120 میلیارەکەش لە داهاتی ناوخۆ ئەبێ مانگانە بۆی ئامادە بکەین مادەم دەزانین کە پابندە بەوە بۆ دوای دەخەین هەفتەیەکە دواخست و ڕۆژ دوا دەخەی 3 ڕۆژ دوا دەخەی ئەمە هەوڵاتیان و موچە خۆران بە تایبەتینی گەران دەبن لەوەی کە نیاز پاچینی ئەو کاتەش لەوانەیە هەرێمی کوردستان ئەڵێ ئەوە حکوومەتی اتحادی وەزارەتی دارایی ناینێری وەزارەتی داراییش دەرێ من هەموو شتێکم ئامادەیە بەڵام چاوەڕوانی ناردنی ئەو داهاتی ناوخۆ ئیلتیزاماتەکان جێبەجێیان ئەگەسی عەلی زەیدی بکەین کەسایەتیشی ئابووری و دارایی زیاتر خوێندنەوەی بۆ وەک لەوەی کەسایەتێکی سیاسی یا ئەمنی و سەربازی بێ باگراوندی ئابووری هەیە زیاتر و خۆشیان تاکید لەوەکەنەوە کە حکوومەتێکیان لامەبەستە کە ئابووریەکی بەهێز بۆ عێراق دروست بکە بەڵام هەرێم و بەغداد کێشەی ئەمنی و سیاسیان هەیە بەتایبەت مادەی 140 کێشەی ئەمنی ناوچە جێناکوکان یاخود ناوچەکانی دەرەوە ئیدارەی هەرێم پێ دوایە لە کاتی بوون بە سەرۆکوەزیرانی عەلی زەیدی بتوانێت ئەم کێشانە چارەسەر بکرێت یا ئەیسپێرین بە حکوومەتێکی تر بەڵێ ئەم کێشانەی ڕاستە خۆی بەڕێز عەلی زەیدی کەسایەتێکی ئابووریە زیاتر لەوەی سیاسی بێت چونکە کەمتر لە ناو سیاسەتەکاری کردیە بەڵام بەدڵنیاییەوە خەریکە لە عێراقا ئەوەندە بابەتەکان زەق کراوەتەوە لە ڕاگەیاندون و ئەوەندە قسە دەکرێت ناهەموو ماڵێکە حتا کەیبانەوەی ماڵیش تۆزێ لە سیاست تێدەگا باز دەکا بۆیە باوەڕ ناکەم ئەویش ینی ئەوەندە دوور بێ لە سیاسی عێراق چونکە خۆی اقتصاد و سیاست بەیەکەوە بەسراون هیچ سیاست ناکرێت بەبێ اقتصاد اقتصادیش بەبێ سیاست بەڕێوە ناچێ بۆیە کە کەسێک لە مەجای ئابووری ئیشی کردیە بە دڵنیاییەوە لە سیاسەتی ژەزانێ و ئەوەی سیاسەتیش دەکا دەبێت تێبگا بەبێ پاڵپشتی ئابووری سیاست ناکرێ کێشەی مادەی 140 تەنها کێشەیەکی سیاسی نییە کێشەی جوگرافیە کێشەی ئابووریش تێدایە بۆ گرفت لەسەر ئەو شوێنانە دروست کراوە زیاتر بربەرەکانی لایەنە سیاسیەکان و عێراقیدا کێشە خاکە بەڵام ئەم خاکە دەوڵەمەندە بەنەوت دەبێوش لەبیر نەکەین ئەو خاکە دەوڵەمەندە بەنەفت دڵنیە ململانەکان ئومێدەوارم هەنگاو بندرێ بۆ جێبەجێکردنی ڕاست لە ڕابردوودا هەندێک هەنگاوندرا بەڵام نەچۆ بواری جێبەجێکردن هەنگاو بندرێ بۆ ئەوەی بچێتە بواری جێبەجێکردن لەم کابینەیە یاخۆت هیچ نەبێ مەرحەلەکانی ببڕێ
کە دەچێتە چکە بە چەند قۆناغێک دەچێتە بواری جێبەجێکردن. ئەوەی من تێگەشتم لە قسەکانمان کورد بە گشتی کۆمەڵێک مەرجی هەیە بابەتی یاسای نەوت و گازە بوو جۆ موچەیە مادی 140 ناوچە جێناوکەکانە کێشەی ئەمنیە کە بەشێکشان تاکید لەوە کرۆ کەمانە داوای یەکێتیشە بێگومان وەکو داواکاریەک بۆ پێگەێنانی حکوومەت پێویستمان بە هیچ پابەندیەک دڵنیاییەک هەیە بۆ جێبەجێکردنی ئەم داواکاریان یاخود هیچ شتێک هەیە بیسەلمێنێک کە ئەم داواکاریانە جێبەجێ بن؟ خۆی هیچ شتێک لە ناوخۆی عێراق ئەوە نییە لە کاتی بەرنامەی حکوومەتە کە دەنجی لەسەر دەدرێ برێن 100% دەچێتە بواری جێبەجێکردن نەکەر لە بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ شارەکانی تری عێراقیش لەوانێ لە باشووری عێراقیشە زۆر پرۆژە هەیە 3 کابینە بەسەریدا تێپەڕیە و پارەکەی دیار نەمایە و جێبەجێش نەکرایە پرۆژەکە زۆریش پێویست بە بۆ خزمەتگوزاری ئەو شارە لە بە هەمان شێوەش لەگەڵ هەرێمی کوردستانیشە من ناڵێم یان لە ئێستاوە ئەم حکوومەتانی دەرەکات ئەمریکا و فەڕەنسا بەریتانیا بوونە زەمان و گرنتی کار بۆ ڕێکەوتنەکانی هەرێم و بەغدا ئەم جارە پێویستمان بەلایانی نێودوڵەتی هەیە کە ئاگای لە ڕێکەوتنەکان بێ و زەمانەتی بە ئێمە کە خۆمان بە بەشێک لە عێراق بزانین و ئەگەر پابند بین بە دەستور و وا بکەین ئەم کابینەیەش پابند بێ بە دەستور بڕوا ناکەم پێویستیمان بە نێوەنگیری دەرەچیە بیت چکەوە کاروبارێکی ناوخۆی عێراقە پێویست ناکە بۆ هەموو بابەتێک ئێمە خەڵکی بێگانە یاخود دەرەوەی وڵات بینێنە ناو بابەتەکە پێکەنانی ئەم حکوومەتە بە دەنگدان دەبێ و بە دڵنیاییشەوە پێش ئەوە لایەنە سیاسەکان هەموو دادەنیشن هیچ نێوەندێکی دەرەکی نەهات کاتێکە پاڵپشتی کەسایەتێکی کوردیان کرد بەبێ بە سەرۆک کۆماری عێراق لە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەش و کە بەرنامەی کار دادەندرێ پێویستی بەوە نابێ لایەنێکی دەرەکی بێ تەدەخلی و بابەتەکە بەڵکو دەبێ متمانە دروست بکرێت لە نێوان لایەنە سیاسی عێراقیەکان و لەگەڵ ئەم حکوومەتەش چونکە هەموو لایەنەکان کە هەنگاویان نەبوو پاڵپشتیکردنی بەڕێز عەلی زەیدی بە پێکەنانی ئەو کابینەیە ئەویش دەبێ ئەوەی لەبەرچاو بێ کە ناتوانێت بە تەنها سەرکەوتوو بێ بە تایبەتی خۆی ئەو کەسە هیچ ئەندامێکی پەرلەمانی یاخود کوتلەیەکی پەرلەمانی خۆی نییە بەڵکو ئەوەی پاڵپشتی دەکە بە دەرەجەیەک چوارچەوەی هەمایانجیە و کورد و سونەش پاڵپشتی دەکەن بۆ پێکەنانی حکوومەتە لە پەرلەمان دەنجی پێدەدرێ احتیمالە ئەگەر داواکانی چوارچەوەی هەمانجیش جێبەجێ نەکە بکەوێتە ئەوەی کە ڕۆژە لە ڕۆژان محاسبە بکرێ و متمانەی بسەندرێتەوە کوردیش ئەو کاتە دەتوانی هەڵوێستی هەبێت بەڵێ کوردیش ئەتوانی هەڵوێستی هەبێتن و چونکە ئێمە ڕێککەوتنێکی استراتیژی دەتوانین بڵین استراتیجیە لە نێوان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و چوارچەوەی هەماهەنگی چونکە ئێمە لە 2021 لە هەڵبژاردننی 2021ەوە کە توانیمان ئەوان دەرباز بکەین لە دۆخێکی سەختدا کە نیازوە بوو حکوومەتی زۆرینە لە نێوان پارتی و تیاری سەدری و حەلبوسی پێک بهێنرێ سونەکان بەڵام ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو وای کرد چوارچەوەی هەماهەنگی پاڵپشتیکردن یاخود نەبووە بەشێک لەو ڕێککەوتنەیە کە بە ئاراستی حکوومەتی زۆرینە دەچوو چکە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان تێڕوانینی ئێمە لەوەیە کە حکوومەتی زۆرینە لە بەرژەوەندی گەری کوردستانیە لەبەر ئەوەی ئێمە زۆرینەی کورسەکانی پەرلەمان پێک ناهێنین بەڵکو حکوومەتی تەوافقی لە بەرژەوەندی ئێمەیە و ئەوەش لە سەرەتادا کە ئەم کەسایەتیە سیاسیە دێرینەکان وەک سەرۆک مامجەلال و بەڕێز سەید عەزیز حەکیم ڕۆحیان شاد بێ و دکتۆر ئەحمەد چەلەبی کەویش لە ژیان نەما و ڕۆحی شاد بێ و سەرکردەکانی تر ئەوانە کە مێژوەکی ئۆپۆزیسیۆنی لە نێوانیاندا هەبوو هاوبەشی لە ئۆپۆزیسیۆن بوون بەرامبەر بە ڕژێمی بەعس و تا گەیشتە ئەوەی ڕوخاندی ڕژێمی بەعس لە نووسینەوەی دەستورە ئەوانە کردیان بە عرفێکی سیاسی کە پێکەنانی حکوومەت لە عێراقا بە زۆرینە نەبێ خۆگە بە زۆری نەبێ احتیمالە شیعە لە هەندێک جاردا بتوانێت هەرسێ سەرۆکایەتێکە بەخۆی ببە بەڵام ئایا ئەوە حکوومەتێکی تەندروست دەبێ نەخێر حکوومەتێکی تەندروست نابێ بەڵکو پێویستە
لایەنەکانی تریش هاوبەشی پێ بکرێ و ببێ بە حکوومەتێکی لە توافقی استراتیژی وەک ئەوەی لە کەرکک بینیمان. هیچی تایە بۆ کورد ئەو ڕێککەوتنە یان ڕێککەوتنێکە لەسەر بابەتی ئەمە سیقە دروست دەکا بۆ ئیدارەدانی دەوڵەت متمانە، چونکە لە کاتی لە ئیدارەدانی هەر شتێکە ئەگەر تۆ لە سەرەتادا نەتوانی متمانە دروستکەی ناتوانی هەنگاوی تر بنێ. ئەو متمانەیە تا ڕادەیەک دروست بووە، بۆیە ئەبینین لە زۆر هەنگاوە پشتگیریمان دەکەن لەوەی ڕابردوودا کە لەسەر بابەتی نەتەوەیی نییە کە زۆر جارێکێتی پێخەتابارەکرێت. ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان هەندێک بابەتی نەتەوەیی ئێمە ئەم هەنگاوانەی ناوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پاراستنی قەوارەی هەرێمی کوردستانە، بۆ بەدەستێنانی مافەڕەواکانی گەلی کوردستانە لە چوارچێوەی دەستوری عێراقا، بەعکسەوەی ئەوەی کە هەندێک نەیاری یەکێتی لێکدانەوە ئەوێ دەکەن کە ئەوە دژی بەرژەوەندی گەلی کوردستانە و دژی قەوارەی هەرێمی کوردستانە نەخێر، ئەوەی دەبێتە هۆکاری لاوازکردنی قەوارەی هەرێمی کوردستان خراپ ئیدارەدانی هەرێمی کوردستانە و ڕێزنەگرتن لە ویست و داواکاری هاوڵاتیانی کوردستانە، یاخود بە یەک چاو سیر نەکردنی هەموو شارەکانی کوردستانە، یاخود حکوومەتێک کە قۆرەخی هەموو دەسەڵاتەکان بکە، دەسەڵاتەکان شۆڕ نکاتەوە بۆ لایەنەکانی تریشە، یاخود ئەو داهاتانی هەیە لە شارێک سەرفی کە و شارێکی تر فەرامۆژ بکە، ئەمانە دەبێتە هۆی مەترسیەکەتیش بەشێکە لەو حکوومەتە لە هەرێمی کوردستان. ئێمە جونگە سەرچیەکانی ئەم حکوومەتە لە دەستیەکێتی نیشتیمانی کوردستان نییە، بەڵکو سەرۆکی حکوومەت ئێستا هەموو دەسەڵاتەکانی بردوێتەوە ژێر دەستی خۆی، ئیمزاکان لە دەژێر دەسەڵاتی خۆیتی، وەزارەتی ناوخۆ لە دەست پارتیە، سەرۆکی هەرێمی دەست پارتیە، فەرمانگەی پەیوەندیەکان لە دەست پارتیە، کاتە ئەمە چی ماوەتەوە بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی سەرەکی بینێ. ڕاستە ئێمە هەمیشە ویستومانە کە بەشێکی سەرەکی بین لەوە حکوومەتە، بەڵام گەیاندیانە ئەوەی کە زۆربەی دەسەڵاتەکان بەخۆیان بن، بۆیە تا ئێستا ئەو حکوومەتە پێک نەهاتێت، چونکە ئەوان دایانەوێت دووبارە وەکوول ڕابردوو هەموو دەسەڵاتە سەرچەکان لە ژێر دەستی خۆیان بێ، بەڵام ئەو بەڵێنێکە کاک بافڵ لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی دەیدەی 2024 بە هاوڵاتیان و دەنگدەرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیدا کە ئیتر نابێ ئەمە دووبارە بێتەوە قۆرخی دەسەڵات لەلایەن پارتێکی سیاسیەوە بکرێ و شارێک بێبەش بکرێ، یاخود هاوڵاتیان ڕێگەی ئەوەیان پێنەدرێ ئازادانە کار بکەن، ئەوە نابێت دووبارە بێتەوە. بۆیە تا ئێستاش حکوومەت پێک نهاتیە، چونکە ئێمە ڕازی نین بەوەی کە لە ڕابردوودا کردویانە و دووبارە بێتەوە. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان نایە بە شێوەیە حکوومەت پێبێنێ، بەڵکو دەمانەوێت حکوومەتێکی خزمەت گوزار بێ لە پێناو بەرژەوەندی گشتی گەلی کوردستان بێ و بتوانن قەوارەی هەرێمی کوردستان بەهێزتر بکەین بەرامبەر بە بەغەڵدا، نەک لە پێناو بەرژەوەندی ئابووری حزبێک یاخود کەسێک هەموو شتەکانی تر بکەینە قوربانی، بەڵکو دەبێت ئەو ئابووریە لە خزمەت ئاوادانکردنەوەی گەلی کوردستان بێ و بتوانێت سیاسەتەکەشمان لە خزمەت گەلی کوردستان بێ لەگەڵ عێراقا لە چوارچەوەی دەستورە گفتوگۆکانمان بخەینە کار، نەکەم ڕۆژێ برێن بایکۆت دەکەین و ساحب دەکەینەوە، یاخود نەخێر ئێمە لە ناو ئەنجومەنی وەزیران بمینین و لە ناو پەرلەمان بمینین، دەنجی خۆمان هەڵبڕین، پارێزگاری لە مافەڕەواکانی گەلی کوردستان بکەین، باشترە لەوەی بینەوە لە ماڵەوە دانیشین. تۆزە لە بابەتی کورد ئەچمە دەرەوە، خۆتزانی عێراق لەژێر کاریگەری هەژمونی نێودەوڵەتی و ئیقلیمیایە. لە ئێستا عێراق دەتوانێت هاوسەنگی ڕابگە لە نێوان ئەمریکا و ئێران؟ خۆی ئەمریکا ئیران بێدەنگە لەو ماوەیە لە پێکەنانی ئەم کابینەیە وەکو برەی خۆی تەدەخلی نەکردیە، بە هیچ شێوەیەک تەدەخلی نەکردیە. بێدەنجی لەوانەیە ڕازیە، چونکە ئیران نایەوێ دەرگای کێشەیەشکە بۆ خۆی بکاتەوە، چونکە عێراق ئەگەر وەکو جیرانێک بۆ ئیران و لە هەمان کاتیشدا کە سەرۆک وەزیرانەکە شیعە مەزهەبە نایەوێ عێراق زیاتر تووشی جێژاوێک بکە لێی دەرنەچێ، چونکە ئەگەر عێراق بە دۆخێکی ئارامدا تێپەڕێ لەوانەیە لە بەرژەوەندی ئەوانیش بێ، بۆیە بەڕای من بێدەنجی نواندیە. بەڵام پیرۆزبایی سەرۆکی ئەمریکا بۆ ئەم کەسەوە هەروەها نوێنەری نێردەی ئەمریکا سەرۆک ترامپ لە عێراقا
کە ئەویش پیرۆزبایی لێ کردیە ئەمە هەنگاوێکی باشە و پاڵپشتێکی بەهێزە بۆ ئەم کابینەیە ئەویش پیرۆزبایی لێکردی و پشتیوانی لێکردی لەم کۆناغی عێراق هاوسەنگی ڕابگرێت بەدڵنیاییەوە کە هەردوو لە پیرۆزباییان لێکرد واتە ڕەزامەندیان لەسەردا ئەویش دەبێ هەنگاوەکانی لە ئاستێکابی کە هاوسەنجێک بپارێزێ نە بە تەواوی خۆی بەلایەکدا بە نەبینە تەرەف وەکو عێراق تەعامل بکە وەکو وڵاتی عێراق لە پێناو بەرژەوەندی عێراق تەعامل بکە بەرنامەی کاریشی لە خزمەت عێراقدا بێ بەدڵنیاییەوە سەرکەوتو دەبێت لەو کاتەدا لە ماوەی جەنگا لە عێراق و موشەگا ڕاستی وڵاتانی کەنداوەکرا ڕاستی ئیسرائیلەکرا بە ڕوونی دژایەتی ئەمریکاکرا بەشێک لەو هێزان لە نێو پەرلەمانی شابوونیان هەیە ئەمە نابێتە کێشەیەکی گەورە بۆ کابینەی داهاتوو ئێمە نازانین یعنی ئەمانە بەڕاستی چکە دەدەسەڵاتی عێراقە یعنی جیهاتی ئەمنی مختص یعنی قسە لەسەر ئەو بابەتە بکەن بەڵام باوەڕ ناکەم یعنی هەنگاوی داهاتوو بچێتەوە بۆ ڕابردوو لەسەر ئەوە بەڵکو گفتوگۆ ئەوە زیاتر پەیوەستە بە چوارچێوەی هەمانجی قسە لەسەر ئەو بابەتە دەکەن لەگەڵ ئەم حکوومەتی داهاتوو بتانن چۆن بتوانن پارێزگاری لە بەرژەوەندی عێراق بکەن و بەدڵنیاییەوە هەموو ئەو لایەنانش کە بیانەوێ عێراق لاواز نیشان بدەن یاخود سیادەی عێراق پێشێل بکەن دەبێ سنووردار بکرێ ئەوە دەوەستێتە سەر ئەرچیوان چکە فەشەلهێنانی ئەو حکوومەتە چوارچێوەی هەمانجی فەشەل دێنێ سەرکەوتنیشی بۆ هەموو عێراق دەبێ بەدڵنیاییەوە باس لە تەحەدی ئابوووریەکانێکێ بۆم حکوومەتە بەتایبەت ئەو گرفتە ئابوووریانی جیهان کێستا ڕوبەڕووی زۆربەی وڵاتان بۆتەوە عێراق لە هەناردەکردنی نەوت یەکەمبوونەوەی داهاتی نەوتی واگەری هەیە لە دوایکردنەوەی هەرومزیش دابەزی نرخینەوە جارێتی کێشە بێت وەکو سیاسیە وەکو ئەزمونێکی باشت لە بەغدا هەبووە ئەمەیان پێ دوای ئەمە تەحەدیێکی زۆر گەورە بێ بۆ کارنامەی حکوومەت بۆ ئایندە خۆی عێراق بەتەنها یعنی هەموو وڵاتانی ناوچەکە بەیەکەوە بەستراون بزانە ئەگەر دیقەتمان دابی لەو ماوەی شەڕی نێوان ئەمریکا و ئێران زۆربەی وڵاتانی ناوچەکە بە وڵاتانی خەلیج و بە سعودیە و بە عێراق و بە کوێیت و هەمووی زەرمەند بووینە کەواتە لە تورکیاشەوە ینی زەرمەند بووینە کەواتە ئەوە نییە تەنها عێراق زەرمەند بی ئەگەر گەری هورمز بکرێتەوە یاخود دابخرێ یاخود ئەگەر شەڕدەست بێ بکات و یان کۆتایی بێت تەنها عێراق نییە بەڵکو وڵاتانی ناوچەکە هەموویتی ئەکید عێراقیش خوێنەوەی بۆ ئەوە دەبی کە لە هەناردەکردنی نەوت نرخی نەوت ئەگەر دابەزێ بۆ خواردتر بەدیلی ئەوەی چ بێ بە تایبەتی ئەم کەسایەتی دیاری کراوە بە ڕێز عەلی زەیدی بۆ پێکەنانی ئەم کابینەیە خۆی کەسایەتێکی ئابووری ناسە و لە مەجای ئابووریە زیاتر کاری کردیە بە دڵنیایەوە دەبێت بەرنامەی کارەکەی لە ئەستێکا بێ کە بۆ هەموو ئەگەرەکان بەدیلێکی هەبێت چۆن بتوانێت عێراق دەرباز بکە لە هەردووخێک ڕوبەڕووی بێتەوە ئەمە لە ئابوووریەکی خۆ شارزایەکی باشێ بەست لە بابەتی سەروەری عێراق دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا جەخت لە پێگەێنانی حکوومەتێکا کە سەروەری عێراق بپارێزێ ئێرانیش بە هەمان شێوە بەڕوونی لە پیرۆزبایەکە باسی پاراستنی سەروەری عێراقکە لە هەردوو دیدەکەشەوە دیارە کە مەبەستەکە چییە لە دیدی ئەمریکاوە کە ئێران هەژمونی لە عێراق نەبێت لە دیدی ئێرانیشەوە کە ئەمریکا هەژمونی لە عێراق نەبێت ئەتوانرێ ئەم هاوسەنگە و ئەم تەحەدیە ئەمنیە بۆ پاراستنی سەروەری عێراق جێبەجێ بکرێت تا ڕادەیەک دەتوانێت ڕازی بکە چووە کاتی خۆی لە خولی یەکەمی پەرلەمان بەشێک لەو سەرکردە سیاسیانەی کە ڕۆڵی کاریگەریان هەبوو لە گۆڕەپانی سیاسی عێراق بە تایبەتی سەرۆک مامجەلال و سەید عەزیز حەکیم ڕۆحیان شاد بێ هەمیشە ڕۆڵی میانڕەویان دەبینی و ڕۆڵێکی هاوسەنجیان دەبینی لە نێوان ئەمریکا و ئێران بە تایبەتی سەرۆک مامجەلال کە دەیتوانی ئیدارەی عێراق بدا لەوەی کە ڕۆڵێکی میانڕەوی هەیە وە بوو لە یەکێک لە قسەکان کە زۆر جار باز دەکرێت کە بەڕێز زەڵمای خەلیزاد ئەو کاتە سەفیری ئەمریکا بۆ لە عێراق کە لە مامجەلالی پرسیە دایمە لە قسەکان دەڵێ برایانی ئیرانی و هاوڕێیانی ئەمریکی بۆ وەسف دەکەی وتی چونکە ئەمە براخوا پێت دەدا ئەوە دراوسەیە ئێمە ناتوانین لەو دراوسەیە تێدەرچین بەڵام ئێوە بە چەند قاڕەیەکی لە ئێمە دوورن بەڵام برادەری ئێمە دۆستی ئێمەن
کەواتە یعنی لەوەشە لە جوابەکەیە هاوسەنجی پاراستە بوو کەواتە دەبێت سیاست بەو شێوەیە بکرێ بە دڵنیاییەوە زۆر جاریش سیاسیەکانی عراقی ئێستش سوود لەو سیاستەی ڕابردووی کە مامزەلال دەستپێکی عراقی نوێ دەستی پێکرد سوود دەبینن لەوە و بە تایبەتی ئێستش یەکێتی نیشتیمانی کوردستان هەمان ئەم ڕێبازەی سەرۆک مامزەلال پەیڕەو دەکات لە بەغدا کە سیاسەتێکی میانڕەوی هەیە و دەیەوێ هاوسەنجێک بپارێزێ لە نێوان ئەمریکا و ئێرانیشە کە ئێران وەکو وڵاتێکی دراوسێ ڕێزی لێ دەگیرێ و ئەمریکاش وەکو وڵاتێکی دۆست و وڵاتێکی زلهێزە هەم ڕێزی لێ دەگیرێ بتوانین ئەمە کاریگەریمان لەسەر سیاسەتی عراقیشە هەبێ و ڕنگدانەوە هەبێ بە دڵنیاییەوە ئەوە زیاتر خزمەت بە گەلانی عراق دەکات ئەگەر عراق بتوانانی وە سەرکردە سیاسیەکانی عراق بە تایبەتی سەرۆک وەزیرانی عراق بیاوێ لە داهاتوودا بە شێوەیەک سیاست بکە کە هاوسەنجێک بپارێزێ لە بەرژەوەندی گەلانی عراق دەبێ ئەو کاتە خۆشی سەرکەسێکی دەبتە کەسێکی سەرکەوتو دەتوانێت هەنگاو بنێ و خزمەت گوزاری زیاتر پێشکەش بە گەلانی عراق بکە و پرۆژەکان و ئاوەدانکردنەوە و هەنگاونان لە ڕووی پەروەردە و فێرکردن و تەندروستی و کەرتی ئابووری و ئەوانە بگەینە ئاستی وڵاتانی دنیا و بە تایبەتی لە خوێندنی باڵا کە پێشان عێراق لە ڕێزی پێشەوەی وڵاتانی دنیا بوو بەڵام بەهۆی ئەم کێشیە ئەمنی و ئابوووریەکانەوە پاشە کشەی کردبوو هەوڵ بدا بەرەو پێشەوەی ببابتانین بگەینەوە ئاستی وڵاتانی جیهان و سعری دیناری عراقیش برز کاتەوە لە بازاڕەکاندا مقابل بە دیناری دۆلاری ئەمریکی. باش بۆ بابەتی حکوومەت کارنامەکەی و ئەدای لە ماوەی ئاینداگە بێت و دەنگی پێویست بەدەست بێنێ عەلی زەیدی بێتە سەرۆک وەزیران لایەنە کوردیەکان یاخود ڕوونتە بڵە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ داواکاریەکانی بۆ جێبەجێکردنی خواستەکانی گەلی کورد قسە لەگە سەرۆک وەزیرانەکە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی ئەیکا لەگەر هەردوو لای دەیکەین چونکە کاندیدی سەرۆک وەزیران ڕاستە کاندیدی چوارچێوەی هەماهەنگیە بەڵام خۆشی ئەکید بیر و بۆچوونی خۆی هەیە بۆیە پێویستە وەکو ئەو ڕۆکە سەردانی بەڕێز بافڵ تاڵەبانی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستانی کرد لە دەباشان لە دیدارەکەیدا کە بەڕێز بافڵ تاڵەبانی جەختی لە مافەڕەواکانی گەلی کوردستان و کارکردن بە دەستوری عراق لە چوارچێوەی دەستورە و مادەی ١٣٠ و کۆتایی هێنان بەو چێژە هەڵواسراوانەی کە لە نێوان حکوومەتی ئیتیحادی و حکوومەتی هەرێمدا هەیە و ئەو قەیرانانەی کە لە ڕابردوودایە ئەو گرفتانەی کە ڕوبەڕوومان دەبوونەوە کۆتایی پێبینی لە داهاتوودا بەردنامەی کاری حکوومەت لەو چوارچێوەیە دابێتن و بەدڵنیاشیەوە لەگەڵ چوارچێوەیە هەمانجیش چونکە ئەوانیش کاریگەریان دەبێ لەسەر ئەم حکوومەتە ئەگەر بێت و بەرنامە کارەکەی وکە خۆی جێبەجێ نەکە فشاری لەسەر دروست بکەن چکە وەک ئاماژەم پێکرد لە بیدایەتدا ئەم کوتلەیەکی پەرلەمانی سربەخۆینە لە ناو پەرلەمانی عراقا بەڵکو ئەوەی بە دەرەجەی یەک پاڵپشتی دەکات چوارچێوەی هەمانجێ و پەرلەمانتارانی چوارچێوەی هەمانجێ و داعش پەرلەمانتاری کورد و سونەش بەدەنجی ئەوانەوە کابینەکەی متمانەی پێدەبەخشرێ لە داهاتوودا بەدڵنیاییشەوە بە پاڵپشتی ئەوانیشەوە سەرکەوتو دەبێت بۆیە ئەگەر هەر گرفتێک دروست بکە یاخود دەربچێ لەم ڕێڕەوە ئەوە ئەتوانن لایەنە سیاسیەکان کۆ ببنەوە و چارەسەری ئەو گرفتانە بکەن و بە تەفاهم دابشکاری پۆستەکانێکی ڕابی حەقان بۆ یەکێتی پێشنیاری چی کراوە یاخود کورد لەم کابینەیە چەند وەزارەت جێگی سەرۆک وەزیران هیچ شتێکی تا ئێستا بە ناو باس لە هیچ ناوی وەزارەت نەهاتووە بەڵام ئەوەی کە باس دەکرێت کورد چوار وەزارەتی بەردەکەوێ بەڵام لەگەڵ چۆن دابش دەکرێت چوار وەزارەت و جێگرێکی سەرۆک وەزیران بەڵام داوای دابشکردنی چوار وەزارەت یانی بە چەند کەمتر ڕازی نابێت ئەمە دۆستی سەرمە لە ڕابردوودا بەڕاستی دوو وەزارەتمان هەبوو وەزارەتی داد و وەزارەتی ژینگەی عێراقی بەڵام ئایا ئەمجارەیان وەزارەتەکانی کە دەدرێت بە کورد هەمان وەزارەتەکانی کابینەی ڕابردوو دەبی یاخود گۆڕانکاری بەسەردادێ ئایا ویستی لایەنەکانی تری کە دەستە ناو حکوومەتەوە چی دەبێ لە عێراقیشە چونکە ئەوە پێیوەستە بە چوارچەوەی هەمانجیش کە پێکاتێ لە کۆمەڵی حزب و گروپی سونەکان پێکاتی لە کۆمەڵی حزب ئەوانیش داواکاریان دەبی و لامان کاتیدا کوردیش کە بە چەند حیزبێکەوە تەنها یەک کوتلە نینە کە
داواکاری کوردیش دەبێتن لەسەر چ وەزارەتێک بۆ کورد بەس بەدڵنیایە وەزارەتێکی سیادی بە کورد دەدرێ بەڵام لە ناو پێکاتەکانی کورد بە کاملایەن دەدرێ ئەمە جارێ ڕوون نییە. وەک یەکێتی تانەوەی وەزارەتی خزمەتگوزاریتان لابێ یان وەزارەتی سیادی؟ گرنگ ئەوەیە وەزارەتێک تیمی پێشووتان سەرکەوتوو بۆ لە وەزارەتەکە بە دڵنیاییەوە بە شاهدی خۆیان و لە کەناڵەکانی ڕاگەاندنیش ڕاستەوخۆ ڕۆژێکیان بەڕێز دکتۆر مححمود مەشەدانی ئاماژەی پێکرد گوتی من لە بەردەم ڕاگەاندنیش دام بەوە دادەنێم کە بەڕێز خالید شوانی سەرکەوتوترین وەزیری ئەم کابینەیە کەواتە بەڕێز نەزار ئامێدیش وەزیرێکی سەرکەوتوو بوو بەڵام تەواوی نەکرد چونکە ئەندامی مەکتەبی سیاسی بوو بە پێی پەیڕەوی ناوخۆش نابێ ئەندامی مەکتەبی سیاسی بەرپرسیارەتی ئەو کاتە پەیڕە و گۆڕانکاری بەسەردانە هاتبوو نابواە بەرپرسیارەتی حکومیشی هەبی بۆ ئێو وە دوایش کاندید کرا بۆ سەر کۆماری دەنجینە ئەگەر کەسایەتێکی سەرکەوتو نەبووایە ئەم دەنگە زۆرەی نەدەێنە بەدڵنیاییەوە. ئێستا کورت و پوخت خەڵکی کوردستان چاوەڕێی چی بکات لە حکوومەتی ئایندی عێراق لە هەوڵی یەکێتی چونکە هێزێکی کاریگەرە لە بەغا سەر کۆماری لە باسەکرێکە وەزارەت وەربگرێ و لە پەرلەما پێگەیەکی بەهێزیەیە و باسی وەشکرد پەیوەندێکی زۆر باش تا ئاستی ڕێکەوتنێکی استراتیژی لەگەڵ چوارچێوەی هەمانگیژێ خەڵکی هەرێمی کوردستان بۆم کابینەیە چاوەڕێی چیکە هەمان معاناتەکانی پێشوویان دۆخێکی باشتر. خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەندەی بەلای گرنگە بەرنامەی کاری حکوومەتەکە چ دەبێ و بە تایبەتی مافەڕەواکانی گەلی کورد لە بەرنامەی کارەکەی جێ بکاتەوە و هەنگاوی جددی بنێ بۆ جێبەجێکردنی مادە دەستوریەکان و بە تایبەتی کۆتایی هێنان بەو کێشانەی لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ئیتیحادیدا هەیە و بە تایبەتر بابەتی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بودجەی هەرێمی کوردستان و مادەی ١40 ئەوە ئەولەویاتی داواکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ پێش ئەوەی بچێنە سەر پۆستەکان چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرژەوەندی گشتی لە لای گرنگترە لە پۆستەکان بەڵام پۆستیش وەرگێ هە لە پێناو خزمەتی گشتی بەکاری دێنێ بە دڵنیاییەوە. دۆخێکی تایبەت هەیە لە هەرێمی کوردستان حکوومەت پێک نەهاتووە پەرلەمان کارانیە بەم دۆخی هەرێمی کوردستان ئۆتوانن داواکاریەکانی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان لە بەغداد بچەسپێنن جێبەجێیکەن داکۆکی لێ بکەن یان تێڕوانیەکێتی بۆم دۆخەی ناوخۆی هەرێم چییە؟ ئێمە جارێ لەم هەنگاوەیە چکە حکوومەتی عێراق لەسەر ئەوە ناوەستێ ئایا حکوومەتی هەرێم پێک دێ یان پێک نایە چکەوان پەیوەستن بە دەستور دەبێ هەنگاوەکانی خۆیان بنێن بۆ پێکەنانی حکوومەت کە 25 ڕۆژێکی لە بەردەم ماوە بەدڵنیاییەوە هەر لایەنێکی سیاسی کە دەچی پێداگری بکە لە مافەڕەواکانی گەلی کوردستان و جێبەجێکردنی مادە دەستوریەکان بە مادەی ١40شەوە دوای ئەوەش بە ئومێدەوارم لایەنە کوردیەکان بێنەوە سەرمێزی گفتوگۆ بۆ پێکەنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان چونکە دەبێتە عیبەیەکی گەورە بۆ هەرێمی کوردستان کە نزیک دەبێتەوە لە 2 ساڵ هەڵبژاردن ئەنجام درراوە بەڵام تا ئێستا حکوومەت پێک نەهاتووە و پارتیش ئەگەر بەو غروریەی خۆی کە ملیۆنێک دەنجی هێنایە بەردەوام بێ سەرکەوتوو نابێت چکە بینیمان ملیۆنە دەنگەکە 16 دەنجیان بۆ کاندیدەکەیان پێهات لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقە کە کاندید بوو بۆ لەگەڵ ڕێزم بۆ دکتۆر فواد حوسێن کە پێ کابراایکی تێکۆشەرە بەڵام 16 دەنجێنە لە ناو پەرلەمانی عێراقە کەواتە ئەو ملیۆنە دەنگەی کە پێی مەغرور بوون سوودی نییە بۆیە با بگەڕێنەوە حکوومەتەکە پێک بێنین و لە بەرژەوەندی گەلی کوردستان بێ نابێ ئینسان لە سیاسەتە لایەنە سیاسەکان غرور بن بەرامبەر بە هاوپەیمانێکی تر یاخود لایەنێکی تر کە حکوومەتی لەگەڵ پێک بێنێ بە غرورێت ئێمە ناتوانین ئیدارەی هەرێمی کوردستان بدەین. ڕابحە من پرسیار هەبوو کردم ئەگەر خۆت شتێکت بێ لە دەقەیە کاتمان ماوەیان ناوە وەڵامی پرسیارەکانی خۆم وەرگرتەوە. بەڵێ دەستان خۆش ئومێدوارین کە ئەم کابینەیە ببێتە کابینەیەکی خزمەتگوزار و شکۆی عێراق بپارێزێ و ڕێز لە قەواری هەرێمی کوردستان بگرێ مادە دەستوریەکان جێبەجێ بکە و مافەڕەواکانی گەلی کوردستانیش
جێبەجێ بکە لە بەرنامەی کارەکەی خۆی جێ بکاتەوە و ئەو کێشانێک کە لە ڕابردوو هەمان بووە کۆتاییان پێبێنی. سپاس دەکەم. من بەرچاوڕوونێکی زۆر باشیانی لەسەر بارودۆخی سیاسی عێراق لەسەر پێگەی کوردیشدا کابینی ئایندە. سپاس بۆ ڕابح حەمەد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، بینەرانی کورسان نیوز و پانۆراما. ئێوەش هەر شاد.